شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و خۆشەویستان، بەخۆش حاڵ دەزانم کە لە بەرنامەیەکی نوێی لالەی ئامۆژگاری کە تایبەتە بە مانگی ڕەمەزان بە ئێوەی ئازیز شاد بووینەوە. بە پشتیوانی خوای پەروەردگار لە خزمەتتاندا باسی هەندێ لە سیفات و دابوو نەریت و ئەخلاق و ڕەوشتی منافقان دەکەین، بەو ئومێدی کە خۆمانی لێ بە دوور بگرین و لێی نزیک نەبینەوە، چونکە ئەو سیفەتانە بەڕاستی سیفاتی ترسناکن و هەروەها خاوەنەکەی شایستەی ئاگری جەهەنەم دەکات. مانای نیفاق ماناکەی ئەوەیە کەوا مانای دووڕوو دێت، یعنی لە شوێنێک خۆت بە ڕوویەک دەرخەی، لە شوێنێکی تر ڕوویەکی ترت هەبێ، بەمانایش تر ئیمان لە دڵدا گومانت تێدا هەبێت و باوەڕت پێی نەبێت، بەڵام لە دیوی دەرەوەدا خۆت بە ئیماندار بزانێت. و نیفاق دەبێت بە دوو بەشەوە، پێی دەگوترێت نیفاقی ئەکبەر و نیفاقی ئەسغەر. نیفاقی ئەکبەر ئەو نیفاقەیە کە زانایان دەفەرمون ئینسان پێی کافر دەبێت، لە دینی ئیسلام دەچێتە دەرەوە بەهۆی نیفاقی ئەکبەرەوە. ئەویش بریتە لەوەی کە لە دڵدا ئیمانت نهێناوە، گومان و ڕاڕای و شک و ڕێیبت هەیە، گومانت هەیە بە ئیمان هێنان بەخوا، بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، بە دینی ئیسلام، بەڵام لە ناو ئیمانداران و مسلماناندا خۆت بە دیندار پیشان دەدەی و خۆت بە کەسێکی مسلمان و متقی پیشان دەدەی. ئەوانە کافرن، لە کافرەکانیش خراپترن، هەروەکو ئێستا بە دقی ئاەت ڕوونی دەکەینەوە. خوای تەعالی سەبارەت بەو جۆرە کەسانە دەفەرمێت: ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. هەندێک لە خەڵکی هەیە دەڵێن ئیمانمان هێناوە بە تاکو تەنهایی خوای پەروەردگار، بەڵام ئەوانە ئیماندار نین. خوای پەروەردگار بە ئیماندار حسابیان ناکات. يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون. دەیانەوێت بەو وتەی کە دەیڵێن فێڵ لە خوا و لە ئیمانداران بکەن بە حسابی خۆیان، کە دێنە ناو ئیمانداران خۆیان بە ئیماندار لە قەڵەم دەدەن، و هەروەها لە ناو کافرەکانیش دەڵێن ئێمە لەگەڵ ئێوەین، لە دڵدا ئیمانیان نێهێناوە. خوای تەعالی دەفەرمێت ئەوانە دەیانەوێت فێڵ لە خوا و لە ئیمانداران بکەن، بەڵام فێڵ تەنها لە خۆیان دەکەن، خۆی بەر ئاگری جەهەنەم دەخات، خۆی شایستی ئاگری جەهەنەم دەکات، و هەروەها خۆی لە دینی ئیسلام هەڵدەداتە دەرەوە بەو نیەتەی کە فێڵ لە خوا و لە ئیمانداران کە بەڵام فێڵ لە خۆیان دەکەن. وهروها خوای پەروەردگار دەفەرمێت: في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون. ئەوانە لە دڵیان داهێن نەخۆشی چی؟ نەخۆشی نیفاق، چونکە بە دڵ ئیمانی نهێناوە، ڕووپامایی دەکات، لە دیوی دەرەوەدا ئیماندارە بە حیساب، بەڵام لە دیوی ناوەدا لە دڵدا ئیمانیدا نەمەزراوە، شک و ڕاڕایی هەیە، گومانی هەیە سەبارەت بە دینی ئیسلام. ئەوانە خوای پەروەردگار زیاتر نەخۆشیان بۆ زیاد دەکات، و هەروەها عەزابێکی بە ئێش و ئازاریان بۆ زیاد دەکات، پێی دەبەخشێت بەهۆی ئەوەی کە ئەو درۆیی کە کردیان لەگەڵ ئیمانداران خۆی بە نەوعێک دەرخست، لە دیوی ناوەوەشدا نەوعێکی تر بوو. و نیفاقی ئەسغەر بە شێوازێکی گشتی لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلمدا باسکراون. ئەوانە پێی کافر نابن هەر کەسێک ئەو جۆرە سیفەتەی تێدا هەبێت، بەڵام لە تاوانی کەبیڕێ، بەڵام یەکێک لەو خەسڵەتانە تێدا هەبێت شایستەی ئەوەی کە بە ئاگری جەهەنەم بسووتەی پەنا دەگرین بە خوای پەروەردگار. ئەویش لە حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردو دەفەرمێت: أربع من كن فيه كان منافقا خالصا. هەر کەسێک ئەو چوار سیفەتەی تێدا هەبێ ئەوە منافقێکی ڕوون و ئاشکرایە. ومن كانت فيه خصلة منهن كانت فيه خصلة نفاق حتى يدعها. هەر کەسێکی یەک لەو سیفەتانەی تێدا هەبێت، لەو چوارانە سیفەتێکت تێدا هەبێت، ئەوە سیفەتێک لە سیفەتەکانی منافقانت تێدا هەیە، کەسێکی هەڵگری سیفاتی منافقانی، بەڵام هەتا وەکو وازی لێدێنی هەڵگری ئەو سیفەتەی، ئەگەر پێوە بمری شایستەی جەهەنەمی، مەگەر خوای پەروەردگار لێت خۆش بێ، ئەگەرنا شایستەی جەهەنەمی ئەو سیفەتت هەڵگرت بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک بێک بۆمان باز دەکات، یەکەم جار دەفەرمێت: إذا حدث كذب. ئەگەر قسەی کرد قسەی زۆر دەکات، و درۆیانیش زۆر دەکات، درۆ زۆر دەکات. درۆش بە شێوازێکی گشتی دەبێت بە سێ بەشەوە، بەشێکیان درۆ بە ناوی خواوە،
بەشی دووەمیان درۆ بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، سێ بەشەکەی تریش لەگەڵ خەڵکی موسڵماندا لەگەڵ عەشایری خەڵکدا دەیکات. ئەوەی کە لە هەمویان گەورەترە ئەوەیە کە درۆ بە ناوی خوای پەروەردگارەوە بکەیت. ئەوەیە کە تۆ لە خۆتەوە بڵێ فڵان شتە حەڵاڵە، فڵان شتە حرامە، لە خۆتەوە ببێ ئەوەی ئاەت دابەزی بێت، چونکە هەر ئاەت و حەدیث دەتوانێت شت حەڵاڵ بکات و شت حرام کات. بە خەڵکی بڵێ فڵان شت حەڵاڵ کراوە لە دینی ئیسلامدا کە واژ نەبێت. خوای پەروەردگار دەفەرمێت ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. دەفەرمێت لە خۆتانەوە مەڵێن بەناوی خواوە بە درۆوا مەڵێن ئەوە حەڵاڵە لە ئیسلامدا، ئەوەش حرامە لە ئیسلامدا، بۆ ئەوەی درۆ بەناوی خواوە بکەن، چونکە هەر کەسێک درۆ بەناوی خواوە بکات ئەوە ئەبەدەن سەرفراز نابێت، ئەبەدەن خۆشی بەهەشت نابینێت و ناچێتە ناو بەهەشتەوە. بۆی ئاگاداری خۆمان بین درۆ بەناوی خوای پەروەردگارەوە نەکەین. جۆری دووەمیان درۆکردن بەناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار. هەر کەسێک درۆ بە ئەنقەست بزانێت کە درۆشە بەدەم منەوە بیکات، با شوێنێک لە ئاگری جەهەنەم بۆ خۆی دیاری بکات. ئەویش بەوە دەبێت کە بڵێ ئەوە سونەتە، ئەوە مەنهەجی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئەو پێغەمبەر ئاوای کردووە کەواشی نەکرد بێت درۆت بە ناوی پێغەمبەرەوە کرد صلی الله عليه وسلم. جۆری سێمیان درۆکردن لەگەڵ ئیمانداران و هەروەها شادیدان بە درۆ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ألا أدلكم من أكبر الكبائر قالوا وما هن يا رسول الله صلى الله عليه وسلم. آية بيتان رانەگەێنم گەورەترینی تاوانەکان چین؟ وتیان ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان ڕابگەێنە بزانین چین بۆی خۆمان لێ پارێزین. فەرمووی الإشراك بالله وعقوق الوالدين وشهادة الزور. دەفەرمیان وقول الزور. دەفەرمێت گەورەترین تاوان بریتە لە شەریکدانان بۆ خوای پەروەردگار، کەسێکی تر هاوار بکەی و بیپەرستی لە غەیری خوای پەروەردگار، و دووەمیان ئازاردانی دایک و باوکت، سێمیان شادیدان بە درۆ کە بچی لە شوێنێک حەقێک بکەی بە ناحەق، ناحەقێک بکەی بە حەق، بە شادیدان بە درۆ. ئەوەش کەسێکی درۆزنە، کەسێکی وایە کە سیفەتی منافقانی هەڵگرتووە. سیفەتێکی تر جۆرێکی تر لە درۆ ئەوەیە کە درۆ لەگەڵ خەڵک بکەیت لە معاملات و لە ڕۆژانەکردن و فرۆشتن و هەڵسوکەوتن لەگە خەڵکیدا هەیە، درۆ دەرلەسیان لەگەڵ بکەی و ئەوانیش پێت بڕوا بکەن لە ئەساسدا قسەکەش دوانە بێ. جۆرێکی تر لە درۆ ئەوەیە کە لە ناو مەجلیسدا کەسێکدا دەنیشێ قسەیەک دەجێڕێتەوە بە درۆ بۆ ئەوەی خەڵک پێ بکەنێت، ئەو کەسەش هەر دەبێتە هەڵگری سیفەتێکی منافقان. خاڵی دووەم لە سیفەتی منافقان دەفەرمێت وإذا وعد أخلف. کاتێک کە وعد و پەیمان دەدات لەگەڵ خەڵکی بە خلاف دەیباتە سەر خلافی وعدەکەی دەدات. بەرامبەر بە خوای پەروەردگار وعدت داوە، هەروەکو خوای پەروەردگار دەفەرمێت ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين. ئایا ئەی بەنی ئادەم وعد و پەیمانتان بە من نەدا کە شەیطان نەپەرستن، چونکە دوژمنێکی ڕوون و ئاشکرایە بۆ ئێوە. بەڵێ هەمومان وعدی ئەومان داوە، چونکە ڕۆژانە دەڵێن ئەشهەدو أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله، بەڵام لە ئەنجامدا لە ئاکامدا ئێمە خوای پەروەردگار بە چاکی ناپەرستین، دوژمنەکەی کە شەیطانە شوێنی دەکەوین و لە وعد و پەیمانی خۆمان سز دەبین و هەروەها جێبەجێ ناکەین و پاشگەز دەبینەوە. و هەروەها وعد و پەیمانە لەگەڵ برایەک دەدەیت لە فڵان دەقەیە حاضر دەبن فڵانی شت بۆ دەکەم، وعدەکەت بە خلاف دەردەچێت. هەڵگیری سیفاتێکی منافقانی دەبێت تەوبەی لێ بکەی. خاڵی سێمیان وإذا خاصم فجر. ئەگەر تووشی ناکۆکی و ناڕەحەتی بوو، تووشی ئاژاوەیەک بوو لەگەڵ مسلمانان، ئەوە زیاد لە حەد زاڵم دەبێت و زوڵمی لێ دەکات، حتا سوور و سوور دەزانێت سەداسەد ئەو برای حەقا بۆی ناسەلمێنێت و فەجرەواتە تێی دەپەڕێنێت و لە سنووری خۆی دەبەزێنێت و هەروەها جار هەیە جنێو بە دایک و باوکیشی دەدات و تێدەپەڕێ سنووری ناکۆکیەکە و ناڕەحەتیەکە لە بینی برایەکی مسلمانی دەبەزێنێت. ئەوەش هەڵگیری سیفەتێکی منافقانە. خاڵێکی تر وإذا عاهد غدر. ئەگەر عەهد و پەیمانیدا غەدری تێدا دەکات. زانایان دەفەرمون لەگەڵ وعددان لێک نزیکن، بەڵام عەهد و پەیمان ئەوەیە شتێکی لە وعددان جیاوازاویش ئەوەیە بە مقابلە. بۆ من دەڵێ فڵان کەس ئەوەم بۆ بکە، منیش ئەوە دەکەم. فڵان کەس ئیشەکەی بۆ دەکات بەڵام ئەو ئیشەکەی ناکات. ئەو عەهدەی کە داوێتی لە بینی خۆی پیاوەکەی تر یان برایەکەی تر جێبەجێ ناکات، ئەوەش هەڵگری سیفەتی چوارەمی منافقانە. لە حەدیثێکی تردا پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەو سیفەتانە سیفەتێکی ترمان بۆ زیاد دەکات. دەفەرمێت آية المنافق ثلاث إذا حدث كذب وإذا وعد أخلف وإذا اؤتمن خان. دووەکەمان باسکردن، دوو یەکەم، بەڵام ئەوەی سێمیان دەفەرمێت ئەگەر ئەمانەتی لاداندرا منافق ئەو سیفەتەی هەیە خیانەت لە ئەمانەت دەکات.
ئەو ئەمانەتی لای دانراوە لی دەخوات نایگەێنێتە دەست خاوەنەکەی بە جوانی وەکو خۆی هەروەکو خۆی پەروەردگاریش ئەمرمان پێ دەکات إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها خۆی پەروەردگار ئەمری بە ئێمە کردووە کە ئەمانەتەکانمان بجێڕنەوە بۆ لای خاوەنەکانیان و بە ساغی و بە سەلامەتی با ئەویش ڕقێکی بەرامبەر من هەبێ با ئەویش دوژمنیاتێکم کە بەڵام مادام ئەمانەتەکەی لای منداناوە حەقی خۆیەتی زۆر بە جوانی وەکو خۆی بیگەێنمەوە دەستی هەر کەسێک خیانەت لە ئەمانەت بکات هەڵگری سیفەتێکی منافقانە بەڕاستی مسلمانانی خۆشەویست ئەم سیفەتانە بەڕاستی سیفەتێکی زۆر گەورن هەر کەسێک تێیدا هەبێت هەڵگری سیفەتێکی منافقانە شایستەی ئاگری جەهەنەمە بۆیە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوازە لی حاڵی بووبوون بۆیە هەمویان دەترسان لەوەی کە سیفەتێک لە سیفەتەکانی منافقانیان تێدا هەبێت ئەوە تا ابن أبو مليكة دفرمت أدركت 30 من أصحاب النبي صلى الله عليه وسلم كلهم يخاف النفاق على نفسه گەیشتم بە 30 هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمویان لە خۆیان دەترسان کە تووشی منافق و نفاق بووبن لەبەر ئەوەی ئەوەندە سیفەتێکی ترسناکە ئیمام عمر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لو كان نبي بعدي لكان عمر لو يأتي نبي بعدي لكان عمر ئەگەر پێغەمبەرێکی تر لە دوای من هاتبایە صلى الله عليه وسلم أو إمام عمر دبو يعني شاني أو أبو كببيت بيغمبر بلام بيغمبري ترنا لدواي بيغمبري إما صلى الله عليه وسلم بلام لقل أوجداد دسول للاي صاحبي السر بيغمبر صلى الله عليه وسلم كحذيفة بدي فرمو تخوا بزان الناوي من ننسرا ولا ناو منافقة كان أو أن داد ترسال لو صفتانا چونك صفاتي زور ترسناكن داوى لخواه پروردگار دكم كدور من خاطة ولو صفتا قيزونانا وهروها باشنا بنسيب كاد والحمد لله والصلاة والسلام على رسول الله شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان